لبشي بينجما باز لو أكيم كواتو تشون ئەگەر بێت ئیمتیحانەکان کەوتێتە ناو ئیمتیحانەکانەوە سعی بۆ ڕۆژی دواترکەی واتاوەکو ئەزانن ئیمتیحانەکانتان ڕۆژنان ڕۆژێکە بیرما وەختی خۆی ئێمە ئیمتیحانەکانمان هەموو ڕۆژێک بوو بەڕاستی باشە یعنی ئیمتیحانی خولی دوو هەممان جا هەموو ڕۆژێک بەڕاستی قورسە بۆتە لە باگەر بێت و هەموو ئیمتیحانەکان بەسەرێکەوە بکە جا ئیتر ئێوە ڕۆژێک وەکو دیاریک وە تێتاندراوە قەدری بزانن جاگریمان من ئەمڕۆ ئیمتیحانم هەبووە باشە ئێمەوانێ ئاچی بکەم دوای ئەوە طبعا دوای ئەوەی کە لە ئیمتیحانی تاوانێ تۆ ئیسراحەتێکەکەی ئەگەر گریمان دووبانی ئیمتیحانێکی ترێ هەبێ ئەمڕۆ یەی تۆ ئیمتیحانە هەبووە بانی ئیمتیحانێنێ دووبانی ئیمتیحانتە چی بکەی باش پشودان یەی پلانێک بۆ ڕۆژەکەودا ئەنێ پلانێک بۆ دەرسەکەودا ئەنێ ئەڵێ باشە من نزیکەی بەهرە هەمووی ڕەنگە 38 ساعتم هەبێت باشە 38 ساعت بۆ 40 ساعتم هەبێت هەتا دوو ڕۆژی تر هەتا ئەتر و کاتێک ئیمتیحان ساعت 7 دەست پێکات یان 9 دەست پێکات بەتاڵەتی باشە خوێندکاران چیەکەیت تۆ ئەڵێ باشە من ئەو ساعتم هەیە لەو نەساعاتە خۆ تۆ هەرموو سعی ناکەیت بەشێکی دانی بۆ خەوتن بەشێکی دانی بۆ نوێژکردن و ناخواردن ئەم بابەتانە اینجا بەشێکی تری ئەمانێتەوە بۆ سعیکردن کاتە بێت تۆ زۆر وریابی لەوەی کە بەتایبەتی هەدەفی من چیە لەم ڤیدیۆیە ئەوەیە کە تۆ بزانی چۆن سعیەکی بۆ ئەو دوو ڕۆژە ڕۆژەکانت ڕەنگە ئاسان لێو بڕوە یان ڕەنگە ئاسانیش لێو نەڕوە ئەگەر خوێندکاری هەموو دەرسەکانی هەبێ دانی پیانم یانی قورسە لە موقیفتان تێگەم لە هەستان تێگەم کە چه هەستێکتان هەیە بۆ سعیکردن کە چەند قەلەقن ئەزانم بەڵام زیاتر گرنگی من حەزەکەم لەسەر ئەوە بێت لەسەر جەختکەمەوە کە تۆ چۆن سعیکەی بۆ ئەو ڕۆژوونیوی کە پێت ئەدرێ بۆ سعیکردنەکە تۆ ئەم سێ ڕۆژی کە هەتا سعی کردووە بەڵام یەک شتان پێ ئەڵم خوێندکاران تۆ لە ڕۆژوونیوەیە بەڕاستی فرا ناکەوی هەموو کتێبەکە مراجعە بکەی داوای لەبەر ناکەم حتا تۆ ئەگەر پێشتر ئەگەر تاقیشە کردبێتوانێت تۆ سێ ڕۆژی هەبوو بێ بۆ هەر لێ ویزاریا سێ ڕۆژی بین بوو خولیەکەم ڕەنگە تۆ لەو سێ ڕۆژەشە فرانەکەوت بێ کتێبەکە بکەی جا چ جای بۆی بگا بە ڕۆژوونیوێک فریا بکەی کە چی بکەی سعی بکەی لە کتێبەکەیە ئەی باشە مامۆستا چار چییە چار ئەوەیە کە تۆ لەم سێ ڕۆژەیەکە سعی ناکەی لە هەر بابەتێکە چەند بابەتێ هەیە دانێکە هەیە دوانێ هەیە شەشێ حوتێ هەیە باشە قورسەکەی بکە بە فلاش کارت ڕەنگە بڵێ مامۆستا شتێکی زیایە واللهی یعنی باوەڕم پێ بکەن زیان نییە باوەڕم پێ بکەن ئەم نەباشە یعنی لە باشیان نازانم ئەم نەکاتە بۆ ئەگەڕێنێتەوە خۆشە تەسەوڕ ناکەی خوێندکاران باشە ئەڵێ مامۆستا چۆن فلاش کارت دروست بکەم فلاش کارت ئەتوانی خۆ لە ماڵ دروستیکەی ئەتوانی لە بازاڕش بیکڕی بەڵام کە خۆ لە ماڵ بتوانین دروستیکەی بۆچی بچی بۆ بازاڕ و لەم کاتەیە لەم کاتی ئیمتیحانەیە ینی خۆم شەوشکی بۆشتان و نا وەرە وەرەقەی ئێفۆڕە هەیە ئەگە وەرەقەی ئێفۆڕی هەیە زۆر باش ئەگە وەرەقەی ئێفۆڕی شوێنیە حتا ینی مەصرفی زیای مەکە ئەو وەرەقەی کە هەتە بۆ سعیکردن بەکارێنی وەرەقە خەتەکانی بۆ ئەیبێ بۆ مەکتەب وەرە ئەم وەرەقانە تقریبا 20 دانە بەسەرێکەوە لێکەرەوە بەمقاست هەمووی بە پڕابێکە بە چوارگۆشی بچووک باشەمووی بێ بە تقریبا 20 وەرەقە بەسەرێکەوە ئەبێت ئەگەر دەرسیتان هەیە ئەتوانێت دەرسێکی لێ بێ بۆی ینی لاپەڕەکان بێکەوە چۆن بڵێم بێکەوە بەستی تاوانی و پەش و بڵاو نەبێت کاتە تۆ ئەتوانی بڵێ فلاش کارتێکی هەیە لە 20 لاپەڕە پێکاتوە فلاش کارت چۆنە عادەتەن بەشی سەرەوەی پرسیاری لەسەر ئەنووسی بەشی پشتەوەی وەڵامی لەسەر ئەنووسی باشە چۆن بەکاری بێنی گریمان بۆ وانەی زیندەزانی پرسیارێکی هەڵێ پرسیارگە و گریمان ئەمە بێ بڵێ تۆماری ڕەچەڵک چییە تۆ پرسیارە لە خۆتێکی لە بەشی پێشەوەی لاپەڕەکە لە بەشی پشتەوەیە وەڵامێکی ئەنووسی باشە مەڵە کاتم لێ ئەبام پێتان ناڵم بۆ هەموو دروستی کەچکە ڕەنگە لە ئێستا قڕس بێ بڵم بۆ هەموو دروست کەچکە تۆ ئەبێ یعنی خوێندکاری پۆلی 12 ئەبوو ڕۆژانە ئەوی ئەنجام بە لە نمان گینۆ کە تۆ داومە دەست پێکا بێ و کاتەوە فلاش کارت دروستکەی بەڵام ئەو خوێندکارانیشی کە ئێستا ئیمتیحانیان هەیە ئەوانش ناوێ ناکەم بەڕاستی چکە ئەوانش ئەتوان فلاش کارت دروستکەن بەڵام شتەکەی من ئەوەیە کە ئەمێ پێتان بڵێم ئەوەیە بۆ باشە قورسەکان تۆ فلاش کارت دروستەکەی زیندەزانی وەکو پێم وتەنگرمانوانی بەشی 3 و 4 و بۆ ناتە بەشێکی تری بێ قورس بە بەلایتەوە ورد بێ تەنها وەرە فلاش کارت بۆ ئەو دروستکە باشە هەر بەشە و ڕەنگە فلاش کارت یان دوانی بەرکەوێ واتە هەر فلاش کارتێکی شوکو پێم وتم ڕەنگە لە 20 لاپەڕە پێکاتی بێ کاتە تۆ 20 شتی بۆ نە بەشی دوو هەمەنووسی 20 شتی گرنگی بەشی سێم ئەنووسی باشە ئەو ڕۆژوونیوی کە پێتانە درێ چیەکەی تۆ سەرەتا وەرە بەشە قورسەکە بکەیت ئۆکی جارێک کراسی فلاش کارتەکە مەکە فلاش کارتەکە بۆکەی فلاش کارتەکە بۆ ئەو ڕۆژەکەی ئیمتیحانتە تەوان تۆ بێ ڕۆژانە ساعت 4 بانی هەستی لەخەو شەوەکی زوو بخەوێت 4 بانی هەستی لەخەو تا حوت تر حوت خۆت حازرەکەی لەو سێ ساعتی کە هەتا بۆی پێتانەڵام ئەو سێ ساعتە زۆر گرنگە بۆ مراجعەی بابەتە قورسەکان ڕەنگە تۆ نەتوانین فرای هەموو بەندە قورسەکانیش بکەی بەڵام تۆ خۆشبەختی بۆ چووکە بەندە قورسەکانی کردو بە فلاش کارت کات هیچ کێشەیەکە نییە لەو سێ ساعتە فرای ئەو فلاش کاردانە ئەکەویت باشە دروستێک کردو زۆر ئاسانە تەنها پرسیارێکە و حسابکە ئەو سێ ساعتە تۆ لەناو ئیمتیحانی ویزاریایی
بۆچی پرسا لە خۆتەکەی ها زیاتر ڕای بە پرسیارەکان قەلەقی و کەمترە بێتوانێ کە ئیمتحانی وزاری بێتە بەردە ساعت 8:09 بەلای تۆ ئاساییە بێت چونکە 2-3 ساعت پێش ئەو تو ئیمتحانی خۆ کردو بەرشتە قورسەکانە باشە ئاسانەکەیش تەوا نەزانی تەنها ئەمێنێتەوە قورسەکان کاتۆ ئیمتحانی خۆ کرد بە لە قورسەکانە کاتۆ ئیمتحانی وزاریش زەڵاتە بۆتە ئینشاءالله جا بۆی ئەڵم ئەو 3 ساعتێک کە تۆ گرمان ئەمڕۆ ئیمتحانتە ساعت چەند ساعت 7 خۆت حازرەکەی مابڵین 9 ئیمتحانتە باشە کاتەمە تا 7 حسابەکەین و ئێستا ساعت چەنە گرمان ئێستا ساعت 4 بەیانیە من هەستام بۆ نوێژ پاش نوێژکردن و شتێکە خۆیت یاڵا ئەم 3 ساعتی کە هەدە چیەکەم ئەم 3 ساعتی کە هەمە ئەچم ئەو فلاشکاردانی سەبار بۆ بەشە قورسەیە ئەیهێنم تەنها و تەنها سعی لە فلاشکاردا ئەەکەم تەنها و تەنها ئەگەر کاتم لێمایەوە ئەو خێر عەلا خێر باشتر چیەکەم ئەو کاتە پرسیاری وزاری ساڵانی پێشووتر سەبار بۆ بەشە قورسانە ئەهێنم تەنها و تەنها بۆنە بەشی سێ ئەهێنم ناچم هەموو بەشەکان سەر لە خۆم شێوێنم باشە خوێندکاران ئەگەر بێت و کاتە لێمایەوە و ئەگەر دیسان کاتیشی لێمایە ئەو کاتە کاتی بە وانە ئاسانەکان بەڵام خوێندکارێک هەیەڵێت چیەکە بەتەسەسڵ سعیەکە گریمان بەشی یەکەم و دووەم و سێم و چوارم زۆر ئاسانە ئەم یەک کات باوانە شۆ کوژێ سێکا یەکەمەکە دووەمەکە سێمەکە چوارەمەکە بڵی خۆشەوازانە زۆر باشەتیە دوای سێرەکە ساعت 6:30 بەیانیە نیم ساعتی ما بۆ ئەوی خۆ حازرکا بۆ ویزاری سێی کردو دوو بەندی قورسی ماڵتاویکە ئانی ئەنتەرە بێ بەڕای تو ئەمە باشە یا تۆ بچیشتە قورسەکان بکەی بەڵام دوو بەندی ئاسانە بمێنێ بەس بە خۆتەڵم کاتەوە باشیشت ئەوەیە مرۆڤ هەمیشە بچێشتە قورسەکان نەجاتی خۆی بە شتا قورسەکان لەگەڵ خۆت کەرەوە خوێندکاران کاتە زانیمان تۆ لەو ڕۆژنەوەی کە هەتە بۆ سایکردن گرما کە وەکو پێمتن ئەمڕۆ هاتوومەتە لە ئیمتحانە دووبارەش ئیمتحانم هەیە چیەکەم پاش ئەوەی کە پشوێکممە پلانیشم دانا لەوەی کە بزانم پێشم شتێم بابەتی کە دوو ڕۆژی تر ئیمتحانم هەیە چ شتێکە چەند بەنداغڵە چ بەندێ قورسترینیانە کە پێشتر دیاریم کردووە ئۆکێ مادەم ئەو بەندە قورسترینیانە لەو دەست پێەکەم چونکە تۆ لەم 3 ڕۆژە تەبان سعی تا کردووە و ئەو شەبێ بە مراجعەی دووهەم بۆوانەکە باشە کاتە بە مراجعەی دووەمی خێرای ئەوانەیە ئۆکێ کاتە منیم چیەکەم بە شوێکی خێرا ناڵم سێ بابەتەکانم کردو پلانم داناوە کاتۆ دەستەکەمە سعیکردن لە بەندە قورسەکانە باشە ڕۆژونەوەی کە هەمە دانم بۆ بەندە قورسەکان گرما 4 بەندی قورس هەیە کە من زۆر خراپمتیە یاڵا ئەو ڕۆژونی و دانم بۆ 4 بەندە ئێسێرەکەم ڕەنگە 10 ساعتم مێنێتەوە بۆ سعیکردن ڕۆژی داهاتووتر ڕۆژی داهاتووتر ڕەنگە تا ئێوارەکەم خەریکی سعیکردن لە 4 بەندەیە بەڵام سێرەکەم لە شەوکی هەتا بانەکی کاتم ئەمێنێ ئەو کاتە چی بکەم ئەتوانن ئەو کاتە بەندە ئاسانەکان بکەم هەر بەندێکی تر ما بێتوانێ یا بەندێ بێ مامناوەند بێ هەڵبن لە بەندی قورسەوە بچن بۆ مامناوەند ئەنجا بچن بۆ ئاسان ئەگەر مامناوەندیش مایەوە بزانم بەندێ هەم قورسە هەم ئاسانە ئەویانەکەم ئەگەر کاتم لێ مایەوە ئەنجایان بۆ ئاسانەکە نەک تۆ بێ لە سەرەتا لە بەندە ئاسانەکە دەست پێ بکەی لە ئاخیراسەیەکی دانیکە ئیمتیحانتە شەوکی تا ئێشتا 2-3 بەندی قورسە بەسەرا ماوە بەڕاستیمە زۆر خەڵەتە بە هیچ شوێ لەگەڵیانیم بۆیە تۆ وەرە سەرەتا و ئەو شتە بکەم پێتاڵم وەر لە بەندە قورسەکە دەست پێ بکە و شەوەکێک کاتی لێ مایە بۆ ئاسانەکان باشتر چکە ئاسانە خۆی هەریزانی کاتە ناکەیتە قەلەقی بڵێ وڵا بەندێکە ما و تخوا و بەندە چۆم کەم وسێکی زۆر ئاسان بەلاتەوە ڕەنگە بە نێو ساعت بە ساعتێ تەواوی ئەو بەندە ئەی بۆ ڕۆژی داهاتووتر چیەکەی کە تۆ شەوکی ئەخێبانی امتحانتە طبعا وەکو پێموتن بۆ نوێژی بانی هەڵەسن لە خەو کاستان لە خەو نوێژوشتان کرد بتوان بۆ نە شتێ بخۆنە بە چارێکێک شتێ بخۆن و لاپەڕی لە قورئانی پیرۆست بخۆنەوە نزیکەکانی بانیاکەن تەنها چارێکێکتان پێچێ دوای چێکی دوای 2-3 ساعتی کە ئەزمێنێ تەنها سعی لە فلاشکاردەکانە ئەەکەیت یەکەم جار واتە فلاشکاردەکان کامانە ئەوانەی کە بۆ بەندە قورسەکان دروستی کردووە ئەی باشە ڕەنگە فلاشکاردەکان ساعتێکێ پێ بچێ مام ساڵ 2 ساعتی تر چی بکەم ڕەنگە 3 ساعتێ پێ بچێ ئۆکەی زۆر ئاساییە فرێ هەموو شتێکیش نەکەی بەڵام گەر خوێندکارێک بێ بڵێ مام ساڵ یاڵا من بە ساعتی تەواو بووم لە فلاشکاردەکان ئێستا چی بکەم ئێستا پێتاڵم مادەم لە بەندە قورسەکە تەواو بووی یاڵا وەرە بە شوێکی خێرا مراجعەیەکی بەندە ئاسانەکان بکە تەنها بە شوێکی خێرابوونە پێناسیەکی تایە هاوکێشێکی تیا شتێکی تیا پرسیارێکی بۆنە پرسیارێکی تیا فکری ڕەنگ مەجنێ قورسیش بێ یاڵا وەرە ئەوە بکە ڕەنگە بڵێ مام ساڵ یاڵا ساعتێکم مایە و ساعتێکم دانا بۆ ئاسانەکان ئێستا ساعتێکم ماوە تۆ چی بکەم ئەتوانێت کاتە بێ پرسیاری وزاری ساڵانی پێشووتر بێنی طبعا تۆ ڕۆژانە شیکارێک کردووە بەڵام تەنها مراجعەیەکی خێرایەنێک لەو ساعتەیە فریاکە هەموو باوەڕم پێ بکات کە بەجوانی کرد بێتێ ئەتوانێت لەو ساعتەیە یعنی فریای پرسیاری وزاری ساڵانی پێشووترکەی مەگەر ئیمتحانی بیرکاری و هەیە بە تۆزە کاتی بوێت نەتوانی فریای هەموو بکەی بەڵام وەرە تۆ هەموو بابڵین پرسیاری وزاری شیکار مەکە کە کاتە نەبوو لەو کاتیا وەرە تەنها کامی فکریە یا کامیان بۆ نەبزانی سەر بە بەشی گریمان حوتە گریمان حوت بەشی حوت زۆر قورسە بەلای تۆوە کامیان سەر بە بەشی حوتە پرسیاری وزاری هەر ئەو هەموو ساڵی کە هەیە نازانم 2000 چەندەوە هەیە هەتا ئەم 2024 چەندێتر بۆنە پرسیار کراوە حتا خۆلی یەکەمیشەکە دەسێ بکە پرسیارەکان بیانە هەر هی بەشی حوتەم هەلکە باشە خوێندکاران ئیتر بەجددی کاتان ئەوە بۆ ئەگەڕێتەوە خۆشێ قەلق نابی ئەزانی سعی لە شتی زۆر ینی تۆ بەندە قورسەکە و زەبەت کردووە یەکەم شت بەندە قورسەکە و کردووە کە خوێندکارەکان تر نیە ینی لە بەتەسەسەر هاتبێتی کاتە بەندە ئاسانەکان بۆ تۆ هەر زەڵاتە ئەبێت کاتە بچیتە ئیمتحانی وزاری دابەن تەلبەت لە چیە ترسێ لە ئیمتحانی وزاریە ناچێت لە شتێکی ئاسان ترسێ پەناسی خانە بێتەوە خوایگەن پەناسی خانم بیرچێتەوە
هەنێشت هەیە بۆ تۆ زۆر ئاسانە خوێندکارەکە مثلا بڵێ وەڵام سام کەسێکی زۆر تەمەڵم تەمەڵشت هەر بۆنی نییە بەڵام خوێندکارە بەدەمی خۆی وا بڵێ هێشتا باوەڕیشی پێ ناکەم بۆ چکە ئەو تەلەبەیە هەر بەشێک هەیە بۆ ئەو ئاسانە ئیلا بەشێک هەیە بەکە کەسێک بێ بڵێ لە پۆلادانمیشە چابنوقێنە مامۆستا شەرحەکەم چابنوقێنشتی واشمان ئەسڵم بۆنی نیە چکە تۆ بۆ ئەچی بۆ مەکتەبە گەروایە وای خوێندکاران کاتە ئیلا بەشێ دوو بەش سێ بەشە بەلای تۆ ئاسانە باشە کاتە ڕەنگە هەنێ باش خۆریز بێ ئۆکەی بەڵام تر بۆ شازی بۆ تەکنیکانی کە پێم وتن لە بەندی قورسە دەست پێ بکەن ئاسانەکانتان ئەمێنێ ئیتر ئاسانەکانیش ئیترەوە بووکە پێم وتم بۆ ڕۆژی ویزاری ئەگەر کاتان هەبێت لا باڵێن حتا بۆ مراجعی ئەو ڕۆژێکی کە ئەڵێ امتحانتە 2 ساعتێکی کە پێم وتن بەیانێکی ئەگەر کاتان لێمە ئیجادانی بۆ ئاسانەکان